ناوم دیلمان محەممەد عوسمان مەوالید 91 ئاداب ئینگلیزیم تەواو کردە پۆزیشنامە لە ستراتفۆرد ئینفۆرمێشن ئەند مانجمنت وەختێ من شوول بۆ خۆتگەریان ناو پێجا فەیسبوک پێشانگای هەلیکار ڕەوانگە بەلاو کردبوو ناو پێجا خۆ گوتی مەسەرەن هەر کەسکی حەزکێ شوولێکی بکەیان تشتێکی شێ سیڤی خۆ تەقدیم کێل پێشانگای نێودەوڵەتی منیش حەز کراز بچم وێرێ من سیڤی خۆ تەقدیم کرد تەلیفۆن بۆمە کرد پێشانگای هەلیکار گوتی مقابلەك هەیە زانکۆی ستراتفۆردی ئەمریکی من عنوان وەرگرت و ئەس هاتمە مقابلێ بەری ئەف شوولە پەیداکەم پێشانگای هەلیکار ڕەوانگە فورس من شوولەکە دیت کرد تقریبا 8 مانگە پاش دیسا ئەوە عەقدەکە تەواو بوو تقریبا 6 مانگە مام من دیسا شوول وەرگەریام بێتە 4 مانگە ئەس لێرە شوول دکەم زانکۆی ستراتفۆرد پۆزیشنام زۆرە بدلێ منەوز گەلێکی مرتاحم لەگەل هەمی ستاف ئەخیرێ بەجی پەیاما من بۆ وا گەنجە هەکە کچ بنیان کرد بن پچێکی تەحمل کردن وەختی شوول بۆ خە ببیندا شوولێکی باش بین و مرتاح بن لێ ڕیا پێجی فۆیسبوک بیان سۆشەل میدیا زۆر پێج هەنە بۆ هەلیکار مەخسووس ژیکێ پێجە پێشانگای هەلیکار ڕەوانگە فورس